ڕێگەی هەولێر کۆیە. بێنە پێشچاوت لە ڕێگەیەکی ئۆتۆبانەوە لە هەولێرەوە گەشتی سلێمانی بکەیت بە بێهەبوونی هیچ ترافیک لایتێک. پایتەخت میدیا وردەکاری بەستنەوەی هەولێر و سلێمانی بە ڕێگەیەکی پێشکەوتوو بێ ترافیک ئاشکرا دەکات. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە چڕی لە کارەکانی بەردەوامە بۆ ئەوەی هەولێر و سلێمانی بە ڕێگەیەکی پێشکەوتوو مۆدێر بە یەکەوە ببەستێتەوە. لە پێناو ئەم مەبەستاش کارەکانی دروستکردنی ڕێگەی هەولێر کۆیە دەستی پێکردووە. بەپێی ماستەرپلانی ڕێگاکە بە درێژایی هەولێر بۆ سلێمانی هیچ ترافیک لایت و وەستانێکی تێدا نابێت. ڕێگای هەولێر کۆیە ئەوەندە مۆدێر جیاواز و سەرنجڕاکێش دەبێت کە شۆفێران لە مۆنۆمنتی کەس نەزان بۆ کۆیە تەنیا پێویستیان بە 22 خولەک دەبێت و درێژی ڕێگاکە تەنها 40 کیلۆمەتر دەبێت. جگەلەوەی ڕێگاکە دەیان بەرزەپرد و نزمەپردی تێدا دەبێت. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک وەزیران مەسرور بارزانی دوای 13 ساڵ لە دانانی بەردی بناغە و دەست بەکاربوونی لە حکوومەتەکانی پێشوو بەڕژدی هاتۆتە سەرهێڵ و دەیەوێت لە ماوەی 1 ساڵدا کارەکانی ڕێگاکە بە کۆتا بهێنێت. ئەندازیارانی پڕۆژەی دووسایدی هەولێر کۆیە ئاشکرای دەکەن دوای بڕیاری سەرۆک وەزیران مەسرور بارزانی ڕاستەوخۆ دەستیان بە دانانی نەخشەی نوێ و جێبەجێکردنی ڕێگاکە کردووە و لە ماوەی کەمتر لە ساڵێکدا پڕۆژەکە تەواو دەکەن. لە ئێستادا بە خێرایی و پێشکەوتووترین ئامێرەکانی ڕێگاوبان کارکردن لەم پڕۆژەیە دەستی پێکردووە. جالەوەی نوێترین دیزاین و بەرزترین ستانداردە جیهانیەکان لە پڕۆژەکە بەکاردەهێنرێت.